منداڵ و پەروەردە. مناڵی یان مناڵبوون قۆناغێکی گرنگی ژیانی مرۆڤ و بە زۆرێک لە زۆرەکانە ئەبێتە درێژترین و پڕ بایەخترین قۆناغی ژیانکردنی هەر یەکەمان. وەک دەروون ناسەکان ئەڵێن مرۆڤ لە قۆناغی مناڵیدا ستوونەکانی کەسایەتی خۆی دادەنێت و بەرمەبنای شێوەی پەروەردەکردنیشی سلوک و ڕەفتاری دروستەکات، کەواتە مناڵی کێڵگەیەکی گرنگە بۆ ئەو داچانانەی کە لە گەورەیدا وەک بەرهەم دەچێنرێنەوە. لە زانستی سایکۆلۆژیای نوێدا بەشێکی گرنگ هەیە بە ناوی سایکۆلۆژیای مناڵ. لەوێدا باز لە هەموو ئەو وێزگانە ئەکرێت کە مناڵ لە تەمەنی مناڵیدا پێیا تێپەڕە بێت لە شێوەی هەڵسوکەوت و ڕەوشتی تا ئەگاتە لەنگەرگرتنی کەسایەتی. پرسیارەکە لێرەدایە، ئایا لە کۆمەڵگای ئێمەدا مناڵی ئەو بایەخە گرنگەی هەیە؟ ئایا خێزانەکانی ئێمە چێڵگەیەکن بۆ دروستکردنی مناڵی خاوەن کەسایەتی و خوڕەوشتی تەندروست؟ ئایا فەلسەفەی پەروەردەی ئێمە توانیوێتی باخچە و خوێندنگاکانی بکات بە شوێنی گەشەی هەمە چەشنی مناڵ؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ ئێوە بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. خۆشحاڵم کە ئەم بابەتە بۆتە تەوەرەی گفتوگۆ لە کەناڵێکی جوانی وەکو کەناڵی پەیامەوە. خی گەورە سەرکەوتوتان کە ئینشاءڵڵا. لە ڕاستیە مناڵ ئەتوانم بڵێم ئەو کایە گەورە و گرنگەی ژیانە کە ئینسان کاری لەسەر بکا، بەڵام لە کۆمەڵگای ئێمەیە فرامۆش کراوە. وەک پێویست ئاور لێ نەدراوەتەوە. گرنگی بە پەروەردە و پێگەیاندن و تێگەیاندنی مناڵەکان لای ئێمە لە پلە یەک و پلە دووە نییە، دواترە، لە ئەولەوێتی کارمان نییە بەڕاستی. ئەمەش پێم وایە ئەگەر بۆ ئەسبابی ئەمە بگەڕێنەوە بۆ لە خێزانی ئێمە لە کۆمەڵگای ئێمە مناڵ ئاوا پشتگوێ کراوە، فرامۆش کراوە، پێم وایە بە هۆکارێک و دوانوسیان ئەمە دروست نەبووە، بە ڕۆژێک و دوانوسیان ئەمە تەرتیب نەبووە، بەڵکو ئەوە مێژوێکی دوور و درێژی هەیە و چەندین هۆکار هاوبەشن لە دروستبوونی ئەم فرامۆشکردنە و ئەم وەلانانە، ئەم بەکەم سیرکردنەی کایە گەورە و گرنگەکەی پەروەردەی مناڵان. ئەگەر بە کورتی ئاماژە بە شتێ بکەم، پێم وایە کولتوری ئاوردانەوە لە مناڵ و پەروەردەکردنی مناڵ ئەبێ بێ بە فەرهەنگ، بێ بە سەقافە و ڕۆشنبیری، ببێتە وەعی و هۆشیاری تاکەکانی کۆمەلگا لەسەر ئەوە پەروەردە بکرێن، ڕابهێنرێن. ئەبێ لەوانەی پەروەردەیە، لەوانەی تعلیمی قوتابخانەکانە، لە دیراسی منهەجی ئەکادیمیە ببێتە بەشێک لە پەیڕە و پرۆگرام، ببێتە وانەی منهەجی بوترێتەوە، تاک لەسەر ئەوە گۆش بکرێ کە چۆن پەروەردەی تاکێکی تر بکە، خۆی ئیجابی بێ، ئیجابیش مامەڵە بکە، خۆی دروست بێ، دەوروبەریشی دروست بکە، خۆی پێگەیشتوی بێ، دەوروبەر پێ بگەێنێ. ئەمە بەڕاستی کارێکی زۆر گەورە و گرانە. ئەگەر ئەمە بەستینەوە بە ئاینی بەرزی ئیسلامەوە، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە ڕوانگەی ئاەتی قورئان و فەرموودەی شیرینی خۆیەوە بە ئاشکرا لە دەیان و لە سەدان جێگادا، چ لە قورئان چ لە فەرموودە، ئەم بایەخە گەورە ئەبینین کە چەندە بەجدی بە قوڵی کاری لەسەر منداڵ کردو وەک تاکێک. ئەمڕۆ زەمینەی کاری پێغەمبەر بووە هەتا سبەینێ ئەوان کۆڵی گەورەی ئەم ژیانە بکەنە کشان و مل و ئەستۆی خۆیان و بتوانن کارێکی گەورە و ئیضافەیەکی نەوعی و چاک بۆ ژیان پێشکەش بکەن. ئەگەر سەرنج بدەین ئاینی بەرزی ئیسلام کە باسی قورئان بکەین، 30 جوزئە لە ماوەی 23 ساڵ دابەزیوە، دابەشوە بەسەر دوو قۆناغە، قۆناغی مەکە و قۆناغی مەدینە. قۆناغی مەکە 13 ساڵی خایاندووە، قۆناغی مەدینە تەنیا 10 ساڵی خایاندووە. کە سەیری سروشتی ئەو ئاەت و سوورەتانە ئەکەین کە لە مەکە دابەزیون لە ماوەی 13 ساڵەکە، زۆر جیاوازن لەو ئاەت و سوورەتانەی کە لە 10 ساڵەکەی داهاتوو لە مەدینە دابەزیون. ئەم دوانە پێکاتی جیاجیان هەیە. زۆربە یا هەموو ئەم ئاەت و سوورەتانەی لە 13 ساڵی یەکەمی بانگەواز و هاتنی وەحی دابەزیون کارکردنە لەسەر ئەم باسی ئێمە، باسی پەروەردەی ناخە، باسی دروستکردنی تاکی ئینسانە بە مناڵەوە بە هەموو چین و توێژەکانی مرۆڤایەتیەوە. 13 ساڵ بە بەردەوام ئاەتدا ئەبەزێ پێغەمبەری خوا حەکیمانە بە منهەجی خۆی کار لەسەر دروستکردنی تاکەکان لەسەر ئینسان، بە تایبەتی مناڵان. ئەو 13 ساڵە ئاەتێک نهاتۆ بڵێ وا بکەن وا مەکەن، نە حەرامێ، نە حەڵاڵێ، نە واجبێ،
نفرزه نأوى بكن نأوى مكن نأحكامه هيتشي لما كدانا بزيو همو زميني مكا زميني پروردو تيغاندنو پيغاندن اما بچيمان بيال ام تيغيشتنا پێمان ئەڵێ کە کایی پەروەردە کایەکی زۆر لە پێشە و زۆر گرنگە و زۆر شایستەی ئەوەیە لە ناخی هەر یەک لە تاقەکانی کۆمەلگایە بایەخی خۆی هەبێ جێگەی خۆی هەبێ و ئەبێ بە ئەعتیبارێکی گەورەوە ئێمە بڕواین ئەوە ئاخر دەستکەوتی ئێمە جگە لە مناڵەکانمان چییە؟ چیمان پێ بۆ داهاتوی وڵاتمان پێشکەش بە گەل و میلەت و نیشتمان و داهاتوی وڵاتی بکەین ئەگەر مناڵەکانمان نەبن خۆ بە ماڵەکەمان ناتوانین خزمەتی گەورە بکەین پێگە سیاسی و فلان و فیسارەکەمان بە ئەندازی ئەوە گەورە نییە کە ئێمە مناڵێکی چاک پێشکەش بە کۆمەلگا بکەین ئەوەش بزانین هەرچی گەورە پیاوی دنیاە کە لە مێژووە یا لە ئێستاە ناوبانگیان هەبێ بە قۆناغی مناڵی ئاگوزەریان کردووە بە پەروەردەیەک هاتوون کام کەس لە کۆمەلگا باشتر پەروەردە کرابێ ئەو کەسە باشتر جێپەنجەی لەسەر ڕەوتی ژیان بەجێهێشتووە خزمەتی بە ژیان کردووە ئالێرەوە ئەبینین چەندە گرنگ ئێمە ئاور لە پەروەردە بینەوە پەروەردە بێ بەشێک لە بیرکردنەوەمان بەشێک لە فکر و تێگەیشتنمان بەشێک لە خولیا و ئاواتمان تموحمان وابێ کە چۆن پەروەردەی منداڵەکانمان بکەین بۆی لە داهاتوە جیلێکی گەورە بەرهەم بهێنین نەک خزمەت بە وڵاتی خۆمان خزمەت بە هەموو ژیان و مرۆڤایەتی بکەن ئاینی بەرزی ئیسلام ئاوا ئەڕوانێتە ئەو پێگەیە ئاوا ئەڕوانێتە ئەو کایە گەورە و فراوانەی پەروەردە و تێگەیاندن و پێگەیاندن ئێمە کێشەی گەورەمان لە خێزاندا هەیە لەبەرەوەی کە خێزان لەسەر بنەمایەکی زانستی دروست نابێ و پێکهاتن و پێکەوە ژیان و هەڵکردنیان لەگەڵ یەکتر لەسەر بنەمایەکی زانستی دەرونی کۆمەڵایەتی گونجاو نییە بۆیە لە 2000دا کێشەکان هەمویان ڕوبەڕووی خێزانە بنەوە وای لێ دێکە ناتوانرێ ئاسوودەیی خێزانی و هێمنی و ئاسایشی خێزانی بپارێزرێ بۆیە ئێمە وەک پێویست بایەخمان بە خێزان نەداوە باخمان داوە بە دروستکردنی بە پێکهێنانی بۆی کە دوو کەس لە ڕێگەزی جیاواز ببن بە خاوەنی و خێزانە بەڵام بایەخمان نەداوە بە ئینتاج و بەرهەمەکانی و خێزانە کە بریتین لە چرۆکان بریتین لە مناڵەکان بریتین لەو گوڵەگەشانی کە پێگەن ئایا ئەو خێزانە توانیوێتی بێ بە کارگەیەک بۆ دروستکردن و بەرهەمهێنانی منداڵ توانیوێتی کە کەسانێک بەرهەم بێنە کە خاوەنی ژیری بن کە شیاو بن بۆ کۆمەڵگەی داهاتوو چونکە لە بنەما زانستیەکانی پەروەردە و فێرکردن و پێگەیاندن و گەشەپێدانی مرۆیی ئەوەیە کە تۆ هەمیشە ئەو نەوانەوە ئەو بەچانەی کە دروستیانەکەی بۆ ئایندەیەکی تر دروستیان دەکەی نە بۆ ئێستا بەڵام ئێمە هەمیشە بە پێودانگ و بە پێوەرێکی ڕابردوو ئیشمان لەسەر دروستکردنی مناڵی ئێستا کردووە لەبەرەوەی لە جاتەوەی کە هاوکێشەی پێکەوە ژیانی کۆمەڵایەتیانە و گەشەپێدانی ئەو مرۆڤانە بۆ ئایندە بێ بە پێچەوانەوە بۆ ڕابردووە هەڵبەت ئێمە ئەگەر قسە لەسەر خێزان بکەین یەکێکە لەو سیستمانێکە گرنگێکی زۆری هەیە بۆ کۆمەڵگە بۆ تاک بەتایبەت ئەگەر ئەمە بەراورد دیکەین بە کۆمەڵگەی خۆمانیان ئەو وڵاتانەی کە لە ڕووی دابوونەریت و لە ڕووی پەیوەندی کۆمەڵاتەکانەوانەیە زۆر تەحولیان نەکردو بۆ کۆمەڵگەیەک بۆ ئاستی وڵاتە تەکنۆلۆژی و ئاستی وڵاتە پیشەسازیەکان خێزان لە کۆمەڵگەیمە گرنگە کۆمەڵی وەزیفەی گرنگی هەتاوکو ئێستا لە ڕووی بایۆلۆجیەوانەیە لە ڕووی لانەی فسیۆلۆجیەوانێ تاک پشت بە خێزانە بەسێ بۆ مانای خۆراکی لە خێزانە و دەسەکەوێ و لە ناو خێزانەکە تێرە بێت لە ڕووی لانە دەرونیەکەیەوانەوە خێزانە تاوکو ئێستا دامێکی باشی مناڵەکات و تاک پشت بە خانەوادەکەی بەستێ بۆ تێرکردنی لانە سۆزداری و لانە دەرونیەکەی لە ڕووی پەیوەندی کۆمەڵاتەکانەوانە هەتاوکو ئێستا خێزان جێگرەوەیەکی باشە بۆ مانایەی ئەوەنە ڕەنگە کۆمەڵگەی ئێمە نەگۆڕابێ بۆ کۆمەڵگەیەک کە جەماعەتەکانی دەرەوە لە ناو خێزانە ینی جێگرەوەی خێزان بن لە ڕووی تریشوانێ ڕەنگە تاوکو ئێستا خێزان جێگرەوەی نەبێت لە کۆمەڵگەی ئێمەیە و گرنگێکی زۆری هەیە بۆ تا گرنگی هەیە بۆ کۆمەڵگە هەر ئەو شتێ ئەتوانین بڵێین بەگشتی کۆمەڵگەی کوردی لەسەر گرنگیەکانی خێزان هاوڕان و یەکدەنگن لەسەرەوەی کە کاریگەری هەیە لەسەر دەروون و لەسەر کەساتی ئێمە هەڵبەت ئەمە گرنگی لە تاکێکە و بۆ تاکێکی تیژ ئەگۆڕێ لە گروپێکە بۆ گروپێک تیژ ئەگۆڕێ بەڕاستی لە ڕووی پەروەردەییەوە یاخود لە ڕووی دەرونیوانێ خێزانی ئێمە زۆر باخی شوای بە مناڵ نەیاوە چکەمە بۆمان زانوە تا ئێستا پێداویستەکانی مناڵ تەنها پێداویستە مادیەکانە ئەو پێداویستیانەمان پڕ کردوتەوە بەڵام لە ڕووی پەروەردەییەوانێ
نەمانتوانێت مناڵەکانمان بە شێوەیەکی تەندروست پەروەردە بکەین لەبەری کە وازمان لێ هێناوە مناڵ خۆی پەروەردە بێت بە تەلەڤیزیۆن پەروەردەیکا یاخود هەر شتێکی تر نەمانتوان لە ڕۆژی دەرونیوانێ با بڵێ مناڵ دروست بکەین لەبەرەوە زۆر کێشەش ماوە دروست بێت لەگە مناڵەکانمانە نازانین مناڵی وامان هەیە با بڵێن زۆر هاریەکە یا مناڵی وامان هەیە زۆر فەقیرە نەمانتوانێت ئەم مناڵانە دروستکەین با بڵێن احتیمامێکی بە مناڵەکان بێت بە هەمووی یەک نوع احتیمامین وازین هەم مناڵێکمان کە بەنەوەیەک پەروەردە کرد مناڵەکانی تریش بۆ شێوەیە توانین پەروەردە بکەین بەداخەوە لە دوای هەڵەشانەوەی خێزان قوربانی یەکەم لە ناو کۆمەلگای ئێمە مناڵە و دواشت کە بیری لێ ئەکەنەوە یاخود دو چارەسەر کە بیری لێکەن و مناڵەکانیانەوە بەداخەوە کە کاتێک دایک و باوکێک بڕیاری جیابوونەوە ئەن بە هیچ کاتێک هەم نەپرس بە مناڵەکانیانەکەن کە لە تەمەنێکی ئەوە بە کە پرسیان پێ بکەن مەسەڵەن 11 ساڵ یا 12 ساڵ نە بیرێکی تەواوەتی لە مناڵەکانیانەکەنەوە نە لە دوای جیابوونەوەش پلانێکیان هەیە بۆی کە مەسیری ئەم مناڵانە بەرەوکوێ ئەڕوا بەداخەوە زۆر جار جیابوونەوەی دایکەکان وەکو پێم دیزەرەری گەورە لە مناڵەیە و ئێمەش ناتوانین تەنها بڵین ئەم کێشەی لە ناو دادگا بە تاوتی چارەسەرەکرێ بەداخەوە لە ناو دادگاکانیشە ئێمە ڕاستە کۆمەڵێک یاسامان هەیە کە ژن ئەتوانێت داوای مناڵەکەی بکە یان داوای نەفەقەی بۆ مناڵەکانی بکە بەڵام بەهۆی نەبوونی هۆشیاری یاساییەوە لە ناو کۆمەلگای ئێمە تاکو ئێستا ئەمانش لە ناو دادگای بە باشی نەکراوە تۆ ئەگەر خۆت داوای مافی مناڵەکەت نەکەی خۆ دادگا یا خود دادوەرەکە خۆی نایە بڵێ ها ئەمە مافی مناڵەکەتە ئەبێ ئەوش نەخۆی بەرچاوڕوونی هەبێ یان ئەو باوکە خۆی هەست بۆ بەرپرسیارەتی بکە لە دوای جیابوونەوە چۆن بتوانێت مناڵەکەی ببینێ چۆن هەستی باوکاتی بۆ مناڵە هەبێت چۆن وەکو باوکێک لە مناڵەکەی دانەبڕێت بەداخەوە ئێمە لە کۆمەلگای ئێمە لە دوای جیابوونەوەی ژن و مێردەکان ئەبن بە دوژمنی یەکتری لەو بینەیە مناڵەکە زەرمەند دەبێت کە نازانێ لە لای کامیان پەروەردە بکرێ بە تەواوەتی دوو پەروەردە ئەبێت وای لێت کە هەنێک جار ڕقی لە دایکەکە ئەبێ هەنێک جار ڕقی لە باوکەکە ئەبێ کە ئەمە لە ڕووی یاسایی و چارەسەری هەیە بەڵام بەهۆی نەبوونی شارەزای یاساییەوە لە ناو کۆمەلگای ئێمە لە ناو خێزانەکانی ئێمەیە تاکو ئێستا ئەم کێشەیەکی گەورەی لە ناو دادگاکانە کە ئێمە ڕۆژانە ئەیبینی ڕەنگە ئەمە ئەو شکالێتە بێت کە کەم کەستوانی بێتی وەڵامی باتەوە یانە مشتێکیەوە ئاسان نییە ئێمە بتوانین بە چەند دقیقەیە قسە لەسەر ئەم بابەتە گەورە و گرنگە بکەین چۆنەتی مامەڵەکردن باسە لە پێشکەشکردنی منهج باسی منهجە چۆنەتی مامەڵەکردن کەمە زۆر قورسە بەڵام ئێمە وەک موسڵمان خوای گەورە دەروی لێ کردوونێتەوە سەرەداوەکانی ئەم چۆنێتی بە ئێمە ناساندووە ڕێگاکەی بۆ ئێمە ڕۆشن کردوێتەوە تا ئەندازەیەک هەندێک مەلامح هەندێک مەشخەڵی ڕێگا بەدەست ئێمەوەیە بەرچاوی خۆمان ببینین بزانین چۆن مامەڵە بکەین لەگەڵ مناڵەکانمانە بۆ چونکە ئێمە خاوەن توراسێکی گەورەین وەکو قورئانی پیرۆز وەکو فەرمودەی سەحیحی پێغەمبەر وەکو تێگەیشتنی عولەما ئەو هەموو کتێب و ئەو هەموو نووسین و بەرهەمە جوانەی ئەوان لە قورئان و فەرمودە هەڵیان گۆزیوە ئالێرەوە ئەکرێت چەند خاڵێکی کورت ئاماژە پێبین لە مامەڵەی دروست لەگەڵ مناڵە یەکەم شت بەلای منەوە کە زۆر گرنگە نامەوێشتی تەقلیدی بڵێم ئەمەوێ شتێک بڵێم کە بەڕاستی جێگە بگرێ و قابلی ئەوە بێت کە ئێستا ئێمە کاری لەسەر بکەین بە هەستی بەرپرسیارانە مامەڵ لەگەڵ مناڵە بکەین تەقلیدانە نەچێت ناوکایی مناڵەوە بەو شێوە ناکە کۆمەڵگە چیەکە منیش وا بکەم خەڵک چی کردو منیش وا بکەم یان باو باپیرانی ئێمە چیان کردو ئێمە وا بکەین نا بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ مناڵە بکەین هەستکەین ئێمە مەسئولین بەرامبەر بەو منداڵە باش ئەگەر ئێمە کەسێک چاکەیەکمان لەگەڵا بکە خۆمان بە قەرزاری ئەو کەسە نازانین لە فرسەت ناگەڕین لە شوێنێک دەرفەتێکمان بۆڵکەوێ پیاوەتێکەکەی بۆ قەرەبووکەینەوە ئەی باشە ئەم پیاوەتێ گەورە چییە ئەم نعمەتە گەورە چییە خوا بە ئێمەی بەخشیوە کە مناڵە یعنی ئەوە نایەنێت کە ئێمە خۆمان بە قەرزاری خوا بزانین لە ئاستیا نابێ ئێمە هەمیشە لە فکری ئەوە بن کە قەرەبووی ئەم منەتە گەورە ئەم بەخشە گەورەی خوا بکەینەوە کە بە ئێمەی بەخشیوە کەواتە بە هەستی بەرپرسیارانە مامەڵەکردن لەگەڵ مناڵە ئەمە هەنگاوی یەکەم و دەستپێک و دەست بەکاربوونە کە چۆن لەگەڵ مناڵە هەڵسوکەوت بکەین بۆی لە تەقلید و چاولێگەری بە دوور بین بەوەی هەڵەی خەڵکی دووبارە نەکەینەوە بەوەی منهەجانە بە دیراسەوە لەگەڵ مناڵە مامەڵەکەین بەرپرسین ئێمە خوا ئەم بەرپرسیاتی خستە ئەستۆمان پێغەمبەرەکەمان بۆی بەیان کردوین دینەکەمان بە واجبی داناوە کە مناڵ دنیایەکی تایبەتە مناڵ وەک تۆ مرۆڤە ئەبێ ڕێزی لێ بگیرێ خوا ڕێزی لێ ناوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە ئەهات بۆ مزگەوت مناڵێک هەبوو ناوی عومەیر بوو چۆلەکەیەکی هەبوو ناوی نوغەیر بوو ڕۆژێک ئەم پێغەمبەرە هات بینی ئەم عومەیرە بە کزی لە بن دیوارێکا دانیشتۆ خەمەخوا پێغەمبەری خوا ئاوری لێدایەوە ئەوە هیچ کە خۆی سەلامی لە مناڵانە کرد بۆی هەست بە بوونی خۆیان بکەن
پێغەمبەرێ لە بەرزی مەقامی نبووەتەوە دا ئەبەزێ بۆ ئاستی بەراعەتی مناڵان و سەلامیان لێکە بەشداری یاریەکانیانەکە لەگەڵیانە ئەوەستێ پرسیاریان وەڵامەداتەوە خۆشیە خاتە سەر لێوەکانیان ئەمە هەموو ئەو سەرداوانن کە منهجەتی چۆنەتی مامەڵە لەگەڵ مناڵ بۆ ئێمە بەیانەکەن پێغەمبەری خوا لەو مناڵە نزیکە بێتەوە پێڵێ بۆچی بێتاقەتی ئەڵێ پێغەمبەری خوا چۆلەکەم مرد دڵخۆشی ئەکاتەوە هەموو جارە لێەوە هات ئەوێت یا عومەیر ما فعل النغير دەستی خۆشی ئاوا لێ کرد ئەوێت چۆلەکە چییە کرد یاری چۆلەکە و لە ئاستی بەراعەتی مناڵان لەگەڵ پێغەمبەر خۆی صلی الله علیه وسلم نمایشیەکە ئەمە گەورەی پێغەمبەرە و جوانی دینەکەمانە منهجیەتی مامەڵ لەگەڵ مناڵمان پێڵێ یەکەم خاڵ هەستکردن بە بەرپرسیارەتی دووەمیان ئیجابیانە مامەڵەکردن ئەرێنیانە هەڵس و کەوتکردن لەگەڵ مناڵە هەمیشە ڕۆ جوانەکانی مناڵ ببینین بەمانای ئەوە نا لایەنە خراپەکانی فرامۆشکرین و نە هەمیشە لەگەڵ ئەو ئیجابی بین شتە جوانەکان ببینین شتە گەشتیەکان پیشان بدەین ئەمما حەکیمانە دانایانە و زانایانە و وەستایانە کار لەسەر ڕێشە کێشکردنی لایەنە نەرێنی و سلبیەکانیش بکەین بەڵام هەمیشە ڕۆ جوانەکان مەسەلەن وەک ئەڵێن ئەگە پەرداخەکە بینین نیوە بوو مەڵێ نیوەی خاڵیە بڵێ نیوەی پڕە ڕۆ ئیجابیەکەی پیشان بە لەبەرەوە هەمیشە بە جوانی مامەڵە بکەین مناڵ هەمیشە بە مەدەح بە ڕووی خۆش دابەزین بۆ ئاستی مناڵ ئەمە خاڵێکی ترە یعنی ناکرێت من پێم وابێ مناڵەکەمە بەوەکو من وابێ ئەمە هەڵەیە ئەو تۆ مناڵ نیت ئەو مناڵە نابێ ئەو برسکەیتەوە بۆ ئاستی خۆت ئەبێ تۆ دابەزی بۆ ئاستی دنیای بەراعەتی مناڵان وەک ئەو تەسەور بکە ئەبێ چۆن بێ اینجا خاڵێکی تر کە زۆر گرنگە لە تەربیەی مناڵە زۆر ئەمر و نەهی تیان نەبێ ئەوە بکە ئەوە مەکە بۆ وات کرد بۆ وات نەکرد کامەشی بۆ ئیزافەکەم محاسبە لێپرسینەوە کەم بکەینەوە لەگەڵ مناڵە فەزای بۆ بڕەخسێت ئەمان کە ئیشی ئێمە نییە بە تایبەتیشی دەستگای پەیوەندیدار و حکوومەت و ڕێکخراوەکانە فەزایەک بڕەخسێنرێ بۆ ئەم مناڵە فەزایەکی ئازاد تاقەی خۆی تا سەرفکە چالاکی چکە مناڵ نەشیتە ئەو مناڵی گۆشەگیر و دانیشتووە و قسە ناکا و جوڵە ناکا و ئەو مناڵ نەخۆشە مناڵ تاقی هەیە ئەبێ فەزایەک هەبێ مەیدانێک هەبێ ئەو تاقی تا سەرفکە لەبەر ئەوە مامەڵی دروست لەگەڵ بناڵا بەم شێوەیە بە بەرپرسیارانە بە ئیجابیانە بە ڕووخۆشی و گەشتبینی بە جۆرێکە فەزایەکی بۆ ئازاد کرێ بۆ بڕەخسێنین ئازادانە چی بکە چالاکی خۆی بکات تاقی خۆی سەرفکە خاڵی ئەخیر کە بەلامە زۆر گرنگە ئەوش ئەوەیە جورئەتدان بە مناڵ بۆ ممارەسەکردنی حەقی خۆی مافی خۆی سەلاحیەتی خۆی لێی گەڕێ با مناڵانە مامەڵە بکە مەڵێ ئەم شتە مناڵانە چی بوو کردت ئێوە مناڵە چی بکە جورئەتدان بە مناڵ یا ڕۆشنبیرکردنی مناڵ لە مافەکانی خۆی لە سەلاحیەتی خۆی کە ئەبێ چی بکە ئەبێ چی بکە بەداخەوە ئەڵێم زۆرێ لە کۆمەلگای ئێمە خەڵکی ئەم سەردەمە ئێمە ئەزانێت چی نەکە بەس نازانێت چی بکە هەر ئەوەی لە ڕۆڵەوا مەکە خۆ مناڵی وریاش جێڵی باوکە باش بە ئەوە نەکەم ئەی چی بکەم وانە لەبەرەوە ئەمە سەقافەیەکی هەڵەیە کە ئێمە هەر بڵێن وامەکە ئەی چووکە دینی ئێمە پێمان ئەڵێ بێ بەدیلمان پێ بێ تەنیا لابردن نییە بەڵکو جێگرتنەوەش هەیە کاتێک بە مناڵ ئەڵێ ئەو شتەمەکە ئەبێ بەدیلێکی پێ بێ ئەی چی بکە ئەم تەوازن ڕاگرتنە لە مامەڵە لەگەڵ مناڵە بەڕاستی ئەهەمیەت و بایەخی خۆی هەیە بە جۆرێک جێکەوتەی ئیجابی بەجێ ئێڵێ کە ئەو مناڵەتی هاوسەنگ پێ ئەگا ئەم سەرەتایش بەکەم نەزانین بەڵام ئەوەش گرنگە بڵێم ئێمەی باوک پێمان وانە بێ ئەبێ لە ڕۆژانەی مامەڵە لەگەڵ مناڵە ئاسەواری ئیجابی ئەو پەروەردەیە ببینین خێرا بەرهەم بدا خێرا بگاتە نەتیجە نا پەروەردە پرۆسەیەکی درێژخایەنە هەموو ژیان ئەگرێتەوە لە هاتنە دنیا هەتا مردن لەبەرەوە لە قۆناغەکان ناوەستێ طبیعی بە تایبەتی مناڵیش بە خێرایی بەرنادا زوو ناگەینە ئەنجامتیایە بۆیە نەفەسی درێژی ئەوێ لەسەرخۆیی و بەردەوامی ئەوێ سەبر و وەستان و محکەمی و دامەزراوی ئەوێ تا بتوانین کەسێک دروستکەین کە بەڕاستی من پێم وایە لەسەر و هەموو پرۆژەکانەوەیە هەرچی مەشاریع و پرۆژەی دنیاە بۆ خزمەتی ئینسانە بەڵام ئەم پەروەردەیە بۆ خودی ئینسانەکەی کە دروستیەکەین دنیا دروستکەین یا مناڵە دروستکەین دنیا دروست بکە کامیان گەورەیە دروستکردنی مناڵەکە گەورەیە چونکە ئەم ئەتوانێت دنیا دروستکە ئەم ئەتوانێت ژیان دروستکە کێشەی گەورە لەوە داوایەکە
ئێمە وەکو مرۆڤ بە تەواوەتی مناڵمان نەناسیوە چ بوونەوەرێکە بۆ یەکاری یەکەمی هەموو دایکێک هەموو باوکێک هەموو پەروەردەکار و سەرپەرشتیارێکەوەیە کە جارێ کونه و زات بۆ پێکاتەی خودی منداڵ بناسێ وە سروشتی مناڵ بناسێ وە بزانە مناڵ چییە ئەو ساتواندرێ بڕیا لەسەرەوە بدرێ ئاخۆ ئێمە توانیمانەکە مناڵێک گۆش بکەینەوە مناڵێک پەروەردە بکەین کە شیاوی کۆمەڵگە و شیاوی ئاین دەبێت بۆیە ئەرچی هەموو لایەکمان ئەوەیەکە لە سەرەتاوە پێگاتەی خودی مناڵ بزانین و بناسین و بزانین کە مناڵەکەمان تا چڕادێک ئاساییە لە ڕووی گەشەکردنی جەستەی لە ڕووی گەشەکردنی کۆمەڵایەتی گەشەکردنی ژیری و سۆزداری و هەڵچوونەکان و لایەنەکانی تری ژیانی و بۆ ئەمە بەسەر پێویستان بەوە هەیە کە ئاستی زرینجی و زیرەکی مناڵەکەمان بزانین ئەوەش هاوکێشەیەکی سایکۆلۆژی گرنگەیە بۆی کە بتواندرێکە ئاستی زیرەکی هەموو کەسێکی پێورێ بۆیە ئێمە نازانین مامەڵە لەگەڵ مناڵەکانمان بکەین چکە لە بنەڕەتدا سروشتی مناڵمان وەک خۆی نەناسیوە بۆیە دەبێ ئیش لەسەرەوە بکرێت کە جارێکی تر مناڵ بە خێزانەکان بناسێنرێتەوە و دایکان و باوکان هۆشیارێکی باشیان هەبێ لەسەر ناسینی منداڵێتی و قۆناغی مناڵەتی و چۆنێتی گەشەکردنەکان ئەو کێشە و گیر و گرفتانی کە ڕوبەڕووی مناڵە بێتەوە لە بوارە جیاوازەکاندا. ئەگەر ئێمە لە حاڵەتی ئاسایە بڵین چۆن مامەڵی لەگەڵەکریان پرسیارێک پێشەوە بکەین ئایا لە پێشتر لە کۆمەڵگەی ئێمەیە چۆن مامەڵە لەگەڵ مناڵە کراوە ئەمە ڕەنگە کۆمەڵە وەڵاممان باتوانێت لە پێشتر کۆمەڵگەی کوردی پێکهاتەی کۆمەڵایەتی ئێمە شێوەیەکی جیاوازی هەبووە لە ڕوانگەی سیاسی لە ڕوانگەی ئابووری لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکانەوانەیە پەروەردە تاکێکی پەروەردە کردووە کە مرۆڤێکی کۆمەڵایەتی بێ بچێتە ناو کۆمەڵگەوانێ خەڵک بناسێ هاتوچۆی خەڵک بکات پەیوەندێکی باشێ بێ لەگەڵ چواردەورە ئەنەمە لایەنێکی گرنگ بوو ساتەوەختەی خۆی لە ڕووی گیانی هاوکاری و پێکەوە ژیانەوانێ مرۆڤێکی دروست کردووە کە چواردەور لێ بقەومێ کێشەی هەبێ بە خێرای چۆ بەدەمی و کێشەکی بۆ چارەسەر کردووە لە کۆمەڵی لایەنی تریشوانێ مرۆڤێکی دروست کردووە گوێراڵی بێ گوێ بە گەورەکان بگرێ ڕێز لە کەسانی بەتەمەنتر لە خۆی بگرێ بەس ئێستا توانین بڵین پێکاتەی ژیانی ئێمە گۆڕاوە لە ئێستایا چۆن بێ پێویستە مامەڵای لەگەڵ مناڵە چۆن بێ کۆمەڵێک ئەتوانین بڵێن مامەڵی سەلبی هەیە لەگەڵ مناڵە بەداخەوانێ گرنگەکە ینی ئێمە ئاگادار بین یەکێک لەو شتانە لەم ساتەوەختی ئێمە مرۆڤێک دروستەکە هەنێ جار یان مامەڵێکی توندوتیژی لەگەڵاکرێن مامەڵێکی زیاد لە بێز ناس پێدەر بە کورتەکەی تاکێک دروست ناکرێت پشت بە خۆی بەستێ پشت بە تواناکانی بەستێ ینی ئەبێت پەروەردە خۆی لە خۆیان مرۆڤێکمان بۆ بەرهەمبێنێ مرۆڤێکی پشت بۆ بەخۆ بەست و بتوانێت خۆی ڕوبەڕووی کۆمەڵگە بێتوانێت بتوانێت خۆی لەسەپی خۆی بوەستێ بەڵام نەوەکو ئەو مامەڵە زۆر ناسپێدرە لە هەنێک کاتان ئەو مامەڵە توندوتیژە لە هەنێک کاتە بەداخەو خێزانی کوردی خێزانێکەکانە جا ڕێز لە جیاوازی تاکاتی ناگرێ لەگەڵەوەی دڵسۆزە بۆ مناڵەکەی لەگەڵەوەی دڵسۆزە بۆ ئەو تاکەی کە لە ناو خێزانەکە پەروەردەیە کات بەڵام ڕەنگە لە نەشارەزاییەوە یان لە لاوازی ئاسی ڕۆشنبیریەوە بێ هەنێجار ڕێز لە تایبەتمەندەکانی مناڵەکەی ناگرێ من مناڵێک پەروەردەکەم بۆ وەکو خۆم پەروەردەیەکەم ئەو شتانەی کە خۆم مەحروم بووم لێی لە مناڵەکەمامێ جێبەجێ بکەم جێ بکەمەوانێ بەڵام ئەمە لە ڕووی دەروون ناسیەوە لە ڕووی کەسێتێوانێ هەڵەیە دایک و باوک گرنگە تەنها ڕۆڵی هاوکاریکردن ببینن مناڵەکەی بزانێت چ جۆرە کەسایەتێکی هەیە بیرکردنەوەکانی چۆنە تواناکانی چۆنە بەپی ئەوە هاوکاری بکات بەپی ئەوە ئاراستی بکات ینی گرنگە خێزان مرۆڤێکمان بۆ دروست بکات بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ کێشەکان چارەسەر بکات و ڕوبەڕووی کۆمەڵگە بێتەوە هەڵبەت خێزان ئەگەر ئێمە بە پرۆسی بە کۆمەڵایەتی بوونیان بە پەروەردە ناوی بەرین پەروەردە درێژخانە بۆ هەموو قۆناغەکانی تەمەنی مرۆڤ بەڵام ئەگەر ئێمە لەناو خێزانە سەیری بکەین ئەوترێت لە سەیک ئەتوانین بڵین کەساتی و بیرکردنەوە ئەو شتانی کە مرۆڤێک باوەڕی پێێتی تاکو تەمەنی 21 ساڵی دروستە بێ بە تایبەت چەند ساڵەکانی سەرەتای خێزان گرنگە کۆمەڵە بنەما لە مرۆڤ دروست بکات بتوانێت دواتر لەسەر ئەم بنەمایە درێژە بەژانی خۆی بات خێزان جێگرەوەی هەموو شتێک نییە ینی بەرپرس نییە لە هەموو شتێکی مناڵ بەڵام ئەکرێت کۆمەڵی ئەخلاقاتی گشتی هەیە یەکێک لەو شتانە بتوانێت ئەم تاکە خۆی بگونجێنێ لەگەڵ چواردەورە لەگەڵ کۆمەڵگەیە ئەمە لەلایەک دووەم ئەگەر کێشەیەکی هاتە ڕێ بتوانێت کێشەکانی چارەسەر بکات هەروەها ئەگەر ڕوبەڕووی کۆمەڵ ڕووداوی کتوپڕ بۆ لە ناو ژیانی خۆیە چۆن بزانێت خۆی ڕایبنێ لەگەڵ ڕوودا و کتوپڕانەیە ینی هەروەکو چۆن ئەگەر ئێمە سەیری گیانی ئاژەڵان بکەین بەچکەکەی بە شێوازێک پەروەردە ئەکاتە تاکو ئەو کاتێک کە بتوانێت ڕوبەڕووی گیاندارە درندەکانی چواردەوری بێتوانێ ینی ناچێت هاوکاری بکات هەموو کاتێک لەگەڵ یابێ ئەبێت ئەگەر ئەمە بشوپێنین بۆ پەروەردەی خێزانیش
ناکرێت دایک و باوک هەموو دەقەی لەگەڵ مناڵەکە بێ لە پشتی بێ بە شێوازێک هاوکاری بەردەوامی بکات. گرنگە پەروەردەکەی تاوکو ئەو ئاستە بێکە ئەم مرۆڤ پێگەیشتووە لە ڕووی چی؟ لە ڕووی عەقڵی، لە ڕووی توانای بیرکردنەوانێ، لە ڕووی لانی ئەخلاقیەوانێ، ینی مرۆڤێک بێ هەم بتوانێت سوود بەخۆی بگەێنێ، بتوانێت سوود بە کۆمەڵگە بگەێنێ. بەداخەوان ئەتوانین بڵین دوو فۆرم لە خێزان هەیە. خێزانێکمان هەیە بۆ وەڵامی پرسیارێکی جەنابە ئیهمالە، وەکو پێویست مرۆڤێکی باشی بنیاد نەناوە، کەسێتێکی باشی دروست نەکردووە، تاکێکی بڕوا بەخۆبووی دروست نەکردووە، کاچێتە کۆمەڵگەوانەیە ینی بە وەکو باش پەرۆدەی نەکردووە، ڕێنمایی نەکردووە، نازانێت چۆن ڕوبەڕووی کۆمەڵگە بێتەوانێ، نازانێت چۆن کارەکەی هەڵبژێرێ، نازانێت چۆن لەگەڵ خەڵکیان مامەڵە بکات، نازانێت ڕێزە دابنێت و کۆمەڵگە بگرێ. بە پێچەوانەوە خێزانێکی دیشمان هەیە ئەوەنە پشتی مناڵەکەی گرتووە، ئەوەنە نازی پێداوە، کارۆتە ناو کۆمەڵگەوانە، ئەوە ناسکە، ئەوە نەرمونیانە. ئەگەر دووچاری ژنگێکی کۆمەڵایەتی زبر ببێ، کۆمەڵی کێشەی بێتە ڕێ، ئەم تاکە ناچارە بێت پاشەکە کشە بکات، ناچارە بێت تێکەڵی کۆمەڵگە نەبێ، ناچارە بێت دوورکەوێتەوە لە خەڵکی، نەتوانێت کێشەکانی چارسەرکە. بەڕاستی لە ڕووی با بڵێن دەرونی و کۆمەڵێک ڕێگامان هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ مناڵە. هیچێک لەو ڕێگانی کە زۆر سەرکەوتووە ڕێگای پاداشت و سزایە. مناڵ هەم پاداشتی پێ هەم سزاشی پێ. سزا بۆ مانایە ناکە لی بیت. سزا بۆ مانایی کە ئەگە حەزی لە شتێک پێ با بڵێن ئەرچێکە پێسپارت نەیکرد ئەو شتی لێ بگریت، ئەو شتێکە حەزی لێت، ئەو یاری کە خۆی حەزی لێتی ئەو یاری لێ بگرێت. لە هەمان کاتەگە ئەرچێکت دایە و جێبەجێ کرد پاداشتی بێتەوە بۆی کە یاریەشی بیتێ. یعنی مناڵ لە مناڵی فێر کرێ مافەکانی چەنەکە ئەرکەکانیشی بەرامبەری هەیە. ئێمە جگە لەو کێشانی کە ڕوبەڕووی مناڵ ئەبێتەوە لە دوای جیاببوونەی دایک و باوک، ئێمە ڕۆژانە کۆمەڵێک کێشەی ترمان هەیە کە ئەم وەکو مناڵ یاخود وەکو هەرزەکار کە لە ڕووی قانونیە تا کوێستە وەکو مناڵ حسابیان بۆکرێ، کۆمەڵێک کێشەمان هەیە ئەوەی کە خراپ بەکارهێنانی مۆبایل، بەکارهێنانی تۆڕەکانی فەیسبوک و ئەنتەرنێت کە ئەمانە ڕۆژانە هەنێ جار سکاڵات تۆمارەکرێ، بە تایبەتی لە ڕێگەزی مێینە ئەو کچانی کە گەنجن لە تەمەنێکی هەرزەکاریان ڕوبەڕووی ئەوە ئەبنەوە کە لە ڕووی فەیسبوکەوە لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وێنەی نەشاویان بڵاوکرێتەوە کە ناتوان لە ناو خێزانەکانیانە بەباشی باسی بکەن بۆی چارەسەر بۆ کێشەکانیان بدۆزنەوە. هەنێ جار ناچارن ڕێگەی دادگا ئەگرنەبەر، یاخود هەنێ جار زۆر بێزارەکردن تاکۆی کە بێن لە ناو دادگا سکاڵات تۆمار بکەن، یاخود چوونە دەرەوە لە ماڵ، یاخود مەی خواردنەوە. ئەمانە کۆمەڵی هۆکارن کە گەنجان یاخود مناڵان ئێستا لە ناو دادگاکان ئەو کێشەیان هەیە کە هەنێ جار لە بەروی خوار تەمەنی قانون پێویستیان بەوەیە کە کەسێک وەسییان بێ، کە کەسێکی گەورە بێتە ناو دادگاوە، کە هەنێ جار دایکەکان یا باوکەکان بە شێوەیەکی باش پشتگیری مناڵەکانیان ناکەن، پیان باش نێبێنە ناو دادگا کێشەکانیان چارەسەر بکەن، یان هەنێ جار ئەو مناڵە یاخود ئەو گەنجە ناوێرێ لای خێزانەکانی ئەم کێشەیە باس کە ئەمەش جارێکی تر کێشەی بۆ دروستەکە کە ئەمە ئەکری هەم لە ڕێی توێژەری کۆمەڵایەتی خوێندنگاکانەوە چارەسەری ئەو کێشەیە بکرێن، هەم وەکو ئێمە وەکو پارێزەر یاخود ئەوانی کە ڕێکخراوەکان کە لەو بوارەیە کارەکەن ئەو نەهۆشیاری بڵاو بکەنەوە لە ناو مەکتەبەکانە یان لە ناو چینی گەنجانە تاکو بتوانن شارەزاییان هەبێ لەسەر ئەوەی کە لە کاتی ڕوبەڕووی کێشەیەکی لەو جۆرەیە چۆن پەنابەرن بۆ دادگا. لە ڕاستیە ئەم کۆمەڵگایی ئێمە مرۆڤتیایە قوربانیە، مناڵی شتێکە لەو چین و توێژەکانی مرۆڤ بڵێ تا سەر ئێسقان قوربانیە، لە 100% مناڵی ئێمە قوربانیە. من پێم وایە نابێت گلەی لە لاساری و لە لاری مناڵەکانمان بکەین، لەبەرەوە زەمینەکەی وایە، لەبەرەوە سیاسەتێکی هەڵە پەیڕەو کراوە، لەبەر ئەوە مامەڵەیەکی هەڵە لەسەرەوە لەگەڵ مناڵا کراوە، لەگەڵ کایە جوانەکەی مناڵا کراوە. ئەچێتە قوتابخانە ژینگەی قوتابخانەکەی ژینگەیەکی تەندروست نییە، ئەچێتە ساحە و یاریەکەی مەدان و ساحەکەشی ژینگەیەکی تەندروستی نییە، ئەچێتە کۆڵان دەوروبەرەکەی ژینگەیەکی تەندروستی نییە، پەروەردەیەکی دروست نەبووە، شۆڕ نەبووەتەوە، چ لە دراسە و خوێندنەکەیە، چ لە سیاست و بەرنامەی دەوڵەت و حکوومەتە، چ لە کای داوا لێبوردنەکەم قسەیەکەم ئیعلام و میدیا و ڕاگەیاندنیشە. لەبەر ئەوە من هەستەکەم مناڵ قوربانیە لە هەمویان زیاتر، بۆ لەبەرەوە بەشێکیشی ئەمەیە باوکان لە سایەی ئەم سیاسەتە هەڵەی کە پەیڕەو کراوە نەیان پەرژاوەتە سەر ئەوەی کە تربیەتێکی دروستی مناڵەکانیان بکەن. ئێستا ئێمە لە قەیرانی گەورە گەورەیە ئەژین کە ئەستڵەوەیە دنیای مناڵان بەری بێ دوور بێ لە قەیران، ئەوان چوزان لە قەیران چییە؟ بە هەر ئێمەی گەورەکان ئەو کۆڵە هەڵگرین، بەڵام ئێستا مناڵەکانیشی گرتوتەوە، هەمووانی گرتوتەوە. معقولە لە 2016 لە وڵاتوی کانزا و نەوت و زێڕ و زی و سروشتی جوان و هەموو جۆرەکانی بنیادنانی بواری ئابووری هەر وڵاتێک ئێمە ئەوەمان هەیە کەچی زیاتر لە 2 مانگ مناڵە چاوگەشەکانمان
بایکۆتی دەوام بکەن و دەرگای قوتابخانەکانیان بڕوادا بخرێ ئایا ئەمە شەرم و شکست نییە بۆ دەسەڵاتە لە 2016 لە منداڵ و منەوەکانی داهاتوو کە ئەرکی گەوری ئەم وڵاتە هەڵگرن دەرگای قوتابخانە بڕوایانەدا بخرێت نتوانن چارەسەری کێشەکەیان بکەن کە پێم وایە لە هەر وڵاتێکی پێشکەوتوی دنیا گەورەترین قەیران ڕویان تێبکە ئەو قەیرانە وا تەرتیبەکەن کە بە هیچ جۆرێ پرۆسی پەروەردە و پێگەیاندن نەگرێتەوە بە مامۆستا و بە قوتابیەوە بە مناڵە چاو جوانەکانمانەوە بۆی ئەوان لە دنیای بەرائەتی خۆیانە تەمەتوع بکەن چێژ وەرگرن لە مناڵی خۆیان لە دنیا جوانەکەی خۆیان بەس بەڕاستی لە وڵاتی ئێمە بەداخەوە ئەڵێم ئێمەش کاتێک کە مناڵ بووین قوربانی ئەو دۆخە بووین کە لە وڵاتە ئەگوزەرا ئەو سیاسەتە هەڵەی کە پەیڕەو ئەکرا ئێستاشی لەگەڵا بێ ئێمە نەگەشتنە ئاوات و ئامانجی خۆمان مناڵەکانیشمان ئەو نەکبەتی و نەهامەتی پەروەردەی نادروستی سیاسەتی هەڵە بە میراتی بۆ مناڵەکانیشمان مایەوە کەم ڕۆوانش قوربانی بەڕاستی ڕاستە ینی لە کۆمەڵگەی ئێمەداوە لە زۆربەی کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مناڵان دەبنە قوربانی و دایکان و باوکانی ژۆک وتمانە بنە قوربانی بەڵام لەگەڵەوەشدا دەرگاکاندا نەخراون ناومێدی نەبوو تا قڕێکی ڕەش و بەر دەرگای هەموو ماڵەکانمانی گرتبێ هێشتا دەواازەکان کراون و عقڵ و ژیریەکان لە کاردان ئەگەر بیانوێ کار بکەن لەبەرەوە لێرەوە هەندێک ڕێنمایی بە دایکان و باوکانە دەمکە ئیش لەسەرەوە بکەن کە نەخۆیان و مناڵەکانیان قوربانی نەبن یەک لەوانە بریتێلەوەی کە دایک و باوک هۆشیار بێ و زانیاری باشی لەلا بێ لەسەر چۆنێتی خێزان خێزانداری بەڕێوەبردننی خێزان ئەو کێشانی ڕوبەڕووی خێزان دەبنەوە ئەمە یەک دووەمیان لەسەر پەروەردە چۆنێتی پەروەردەکردن بە دوو ئاراستە ئاراستەی پراکتیکی و ئاراستەی تیۆری ئەبێ لە هەردوو بارەکەدا دایک و باوک شارەزاییان هەبێ و خوێندنەوەیان هەبێ و زانیاری باشیان لەلا گەڵاڵە بوو بێ وەمە بەستا بەشێک لە ئەرکەکەش دەکەوێتە سەرئەستۆی دەستگا و ڕێکخراوەکان و دام و دەستگاکان و حکوومەت ئەویژەوەیە کە بێ هەڵمەتی نیشتیمانی بەرفراوان بکە بۆ هۆشیارکردنەوە ئەبێ سنتەری تایبەتی بکاتەوە ئەبێ ئەوانەی کە خێزانی تازە پێک دێنن خولی تایبەتی ببینن بە چۆنێتی پێگەنانی خێزان و بەڕێوەبردننی خێزان ئەبێ کۆرپە و ساوەکان لەژێر چاودێریی تەندروستی و پەروەردەیی باش دابن دەبێت دەستگاکانی ڕاگەاندن ڕۆڵی گەورە و کاریگەریان هەبێ لە ماڵمەتە نیشتیمانیەدا بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی ئەبێ لە هەمان کاتدا نامیلکە و گۆڤار و بڵاوکراوی باش هەبێ لەلایەن نووسەران و کەسانی شارەزای بوارە جیاوازەکانی تایبەت بە لایەنەکانی گەشەی منداڵ و خێزانداری هەموو ئەمانە ئەوەرکانن کە لە ئەستۆی هەموو لایەکماندان و هەموو لایەکمان بەرپرسین لە گەشە پێدان و گەشەکردنی نەوەکانمان. نازانم پرسیارەکەی جەنابەت بە چ شێوازێکە قوربانی یان سەروەریە مناڵ لە هەنێک کات ئەتوانین بڵین قوربانی دەستی ینی پەروەردە بە بۆ شێوازە وڵایم بێنەوە لایانی کۆمەڵگەیم ئیجابیات و سەلبیاتی هەیە ئەنێ تاوکۆم ساتەوەختا لەو لایەنەوانێ مناڵ سوودمەندە لە پەروەردەی کۆمەڵگەی ئێمە خێزان سەرچاوی لایانی ئابووریە بۆ تاک سەرچاوی لایانی ئابووریە بۆ مناڵ سەرچاوی لایانی خۆشەویستی و لایانی عاتفیە بۆ مناڵ ئەوە خێزانەکانی کۆمەڵگەی ئێمە نەتاکۆم ساتەوەختا پشگیریکی باشی مناڵەکانیان نەکەن کە بخوێنن کە کار بکەن کە مرۆڤێکی سود بەخش بن بۆ خۆیان و بۆ چواردەوریان بەڵام لەو لایەنەوانەیە خێزانی ئێمە خێزانی کە لەنجار بڵین تاکی ئێمە تاکی قوربانیە کە خێزانێکی وای نییە ڕۆشنبیرێکی وای نیە کە لە مناڵەکەی تێبگات پەروەردەی بکات بۆ شێوازی کە خۆی هەیە مناڵەکەی نەک بۆ شێوازی دایک و باوکی هەیەوێت بۆ شێوازی کە مناڵەکەی جیاوازەکانی خۆی ئیخوازێت ئەمە لایەنێکی دووەم بەداخەوە مناڵ ئێمە قوربانەی لە کۆمەڵگەی ئێمەیە کە گفتوگوکی باشی لەگەڵ ناکرێت پەیوەندیکی ئیجابی لە نێوان مناڵەکە و خێزانە نێت تا ئەم ساتەوەختە لە ڕووی کۆمەڵاسی ئەوترێت دایک و هەنێ جار بەشێک لە دایک و باوکانی کۆمەڵگەی ئێمە ئەوەن دایک و باوکێکی بایۆلۆجین دایک و باوکێکی کۆمەڵایەتی نین بۆ مانایی مناڵەکە تەنها دروستەکرێ لە ڕوانگە فسیۆلۆژیەکەی وانەی خۆراکی پێدرێ ینی تێرەکرێت جلوبەرگی بۆ کڕێ بەڵام ئایا هەموو ئەوانەیە نە ینی حیوار گرنگە کە نەقسێکی گەوری هەیە لە ناو خێزانەکانی کۆمەڵگەی ئێمەیە کە ئەمە مناڵان قوربانین لەدەست ئەمە نەبوونی پەیوەندیکی بەهێز و ئیجابی کە مەش لایەنێکی ترە مناڵ هەروەکو گەورەکان ئەویش قوربانیەکە چونکە زۆر جار کە گەورەکان کێشەیەکیان هەیە مناڵەکانیش بە خۆیان تووشەکەن بۆ نمونە لەم کاتێ سام قەیرانی ئابووریە یعنی مناڵەکەش بە باجی ئەوە بات کە دایک و باوکی کێشیان هەیە دایک و باوکی تووشی با بڵێن قەیرانیشی ئابووری بوون دێتەوە لە ماڵ و باوکەیەت شەڕ بە مناڵەکە فرۆشە لە ماڵ و دایکەکە لە مناڵەکەیەوە نعی نەمانتوانیوە ئەو قوربانیانی کە خۆمان گەورەکان بووینەتە قوربانی وا بکەین مناڵەکان هەست بەم قوربانی نەکەی بەڵکو ئەوانشمان کردوتە قوربانی لەگەڵ خۆمانە هەروە هەموو ئەو سیستەمی کە هەیە لە وڵاتە هەم سیستەمی خوێندنەوە تا بینی جایش کە بایکۆتکردنی مامۆساکان هەر تەلە بۆ هەر مناڵ بێتەوە قوربانی وازمان لە مناڵ هێناوە لە بازاڕە لە کۆڵانە لە تەلەڤیزۆنە چۆن پەروەردە ئەبێ وای پەروەردە بێت ئەو لەبەرەوە
تەلەڤیزیۆنی با بڵێن ئەم ئەڵقەوێنانەش مناڵ پەروەردە ناکا بە شوێکی دروست لەبەرەوە مناڵمان کردوتە قوربانیە دەستی خۆمانەش مناڵ هەمیەوە قوربانیە چکە لە نەماتوانێەوە نە لە ڕاگەاندنەکانە بەشێکی تایبەت بەشێکی پەروەردەیی بۆ مناڵ دابنین هەر ئەفلام کارتۆن ئەفلام کارتۆن وەروە لە ماڵی شۆ نەمانتوانێت کاتێک کێشەیەکمانە بێت لە بەرچای مناڵەکانە لە شوێنی تر کێشەکانمان چارەسەرکەین بۆ سیستەمی پەروەردەش لە بەرچای هەمومانە وەکو لە سەرای قسەکانیشماوتم هەر نەک مناڵان بگرە گەورەکانیش هەمویان قوربانین بەڵام وەکو باسم کرد لە کۆمەلگای ئێمە لەبەروی ئەمەنە کێشەی سیاسی ئابووری و کۆمەڵە کێشەی ترمان هەیە مناڵ بە شێوەیەکی گشتی پشتگوێ خراوە زۆر ئیحتیمامی پێنادرێت لەبەرەوە بەداخەوە مناڵ قوربانیە لە کۆمەلگای ئێمەیە.